هەڵبەتە لەو ماوەی ڕابردوو کە ماوەی 2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بووە ئێمە پێمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی ئەو بەڵێنانە نەبووە کە لە قۆناغی ڕابردوو داوێتی و لە کاتی ڕاگەیاندنی کابینەکەدا کۆمەڵە بێڵێنی زۆر بە گەورە بە خەڵکی هەرێمی کوردستاندرا بەڵام بەداخەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو کابینی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی ئەو بەڵێنانە جێبەجێ بکە هەم لە بواری خزمەت گوزاریەکان هەم لە بواری سیاسەتی پێکەوە ژیان و هەم لە بواری چاکسازیکردن هەم لە بواری گفتوگۆ و دایلۆگ لەگەڵ حکوومەتی مەرکەزیە کە ئەمە کۆمەڵە شتن کە دەبواە حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی ماوەی ئەم 2 ساڵە بە تەواوی توانی باە جێبەجێ بکە خاڵێکی تر کە زۆر گرنگ بوو بریتی بوو لە موچە و ژیان و گوزەرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نەیتوانی ئەوەی کە مەطلوبە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ بکە ئەوەی کە لەم ڕۆژانش کە بریتە لە دانی موچە بەبێ لێبڕین طبعاً لێبڕینی موچە یاسایی نەبوو و پێشێلکردنی مافێکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو هیواخوازین ئەوەی کە بەبێ لێبڕین لە قۆناغەکانی داهاتوو بەردەوام بێ و لە کاتی خۆی بێ و ماگانە بێ بۆ ئەوی کەوە چیتر فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجی ململانەیە سیاسیەکان و باجی ئەوە نەدەن کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی و ئەدای کۆمەڵی واجباتی خۆی بکە. هەڵبەتە چاکسازیەکان ئێمە پێمان وا بوو چاکسازی و ئێستاش پێمان وایە کە چاکسازی خاڵێکی گرنگە و باشترین بڕیارە بۆ هەرێمی کوردستان کە بتوانین چاکسازی لە هەرێمی کوردستان بکەین چونکە گەندەڵیە هەرێمی کوردستانی تووشی کۆمەڵی قەیران کردووە و گەندەڵیە وای کردووە کە هەرێمی کوردستان لە قەیرانەکان دەرنەچێ ئەم گەندەڵیە بەرۆکەی هەرێمی کوردستانی گرتووە و واشی کردووە هەم داهاتوو هەم خەدەمات بە شێوەیەکی پێویست نەبێت بۆیە چاکسازی لە قۆناغی ڕابردوو کە وعدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڵام نەیتوانیوە ئەو چاکسازیە بکە کە مەطلوبە کە بتوانێت بە تەواوی ڕێگە خۆشکەر بێ بۆیکەوە هەرێمی کوردستان هەرێمێکی بەختەوەر بێ هیواخوازین هەموو لایەنەکان لە هەرێمی کوردستان هەموو لایەنەکە سیاسیەکان کە ئەوەی لە وجودیان هەیە لە ئەڕضی هەرێمی کوردستان دایلۆگیان لە لێوان هەبێ و گفتوگۆیان هەبێ و بگەن بە چارەسەرێک کە چیتر ڕێگە نەدرێ تدەخل لە هەرێمی کوردستان بکرێ و پێشێلکاری وڵاتانی درێوسێ بۆ سەر هەرێمی کوردستان نەبێ بۆ ئەوەیکەوە بە تەفاهم و بە لێک تێگەیشتن بتوانین هەرێمێکی بەهێز و هەرێمێکی بەتوانا دروست بکەین.